بەڵە خۆشەویستان دەچینە لای تەوریەکەمی گفتوگۆکانی ئەمڕۆمان. هەڵبەتە پرۆسێکی نوێی سیاسی لە عێراقدا دەستی پێکردووە تا ئێستا بەتاوەتی لە بەرچاوی هاوڵاتیان ڕوون نەبووەوە کە ئایا سیستەمی زۆرینە لە موجووە پێڕۆ دەکرێت بۆ حکومڕانی یاخود بە بنەمای تەوافق دەبێتەوە. عێراق دەبێت لە ئێستادا ئەو بنەمایە هەر جێبەجێ بکات. ئایا سیستەمی زۆرینە بۆ عێراق گونجاوە لایەنە کوردستانیەکان بەجیا بچرێنێ و سیستەمەکەوە یاخود دەبێت وەک یەک کوتلە بن. ئەم بابەتان لەگەڵ بەڕێز شەماڵ عەبدوڵڵا چاودێری سیاسی تاوتو دەکەین. کاک شەماڵ سڵاو و لێبێت بەیانیت باش. دەستپێک بە لە کوردستان دەست پێ بکەین ئایا کورد بەجیا بچێتە ناو پێکهێنانی حکوومەتی نوێی عێراقەوە یاخود بە شێوازی تەوافقی و بە شێوازی یەک لایەن و یەک بەرە بچن؟ دیارە هەردەم تەبایی و یەکڕیزی گەلی کورد ئەو خواست و ویستانەی کە میلەتەکەمان پێویستێتی ئەگەر هێزە سیاسیەکان بەیەکەوە شانی بدەنە بەر و تەبابن لەگەڵ یەکتر بە دڵنیاییەوە خواست و ویستەکانی گەلی کوردستان لە بەغداش بە ئاسانتر جێبەجێ دەکرێت و هەر کاتێک ناتەبایی لە ڕیزەکانی هێزە سیاسیەکانی کوردستان بێتە پێش بە دڵنیاییەوە کێشەی گەورە دروست دەبێت و ناتوانین ئەو خواست و ویستانەی کە هەمانە لەگەڵ حکوومەتی فیدرالی جێبەجێ بکەین و بگەین بە ئاکامێکی سەرکەوتوو. بە دڵنیایەوە هەردەم وا بووە ئەو کاتانەی کە بە تایبەتی یەکێتی و پارتی تەباو یەک ڕیز بوونە توانیویانە خواست و ویستەکانی گەلی کورد باشتر لە عێراق جێبەجێ بکەن، بەڵام ئەو کاتێک کە ناتەبا بوون بە دڵنیاییەوە ناتوانن ئەو خواست و ویستانە جێبەجێ بکەن کە ئێستا پێم وایە لە حاڵەتێکی زۆر نەخوازراودایە کە ئێمە بەرە و بەغدا دەڕۆین و ناکۆچیەکانمان لە حاڵەتێکی زۆر ناتەبیعیدایە بەڕاستی و کێشەکان ئالۆز بوونە و خەڵک دڵخۆش بوو بەوەی کە بەیەکەوە چوون بۆ بەغدا، بەڵام هەر وەکو گوتیان هەر لە ناو تارەکە لێک جیابوونەوە. ئەوە حاڵەتێکی ناخۆش بوو. بێگومان کاک شەماڵ عێراقی ئێستا بەرگەی حکوومەتی زۆری نەدەگرێت یاخود بە هەمان شێوازی ساڵانی ڕابردوو دەبێت بە شێوازی تەوافقی بمێنێتەوە؟ لەوەتەی حکومە ئەگەر تەمەشای عێراق بکەین، عێراق پێکهاتەی جیاجیای تێدایە لە ڕووی نەتەوەیی، لە ڕووی ئاینی. ئەو پێکهاتە جیانجیایانە واقعێکی دروست کردووە بە عێراق، پێویست بەوە دەکات کە لە هەموو شتێکدا مەسەلەی تەوافق بگیرێتە بەر. بەڵام دیارە مقتەدا سەدر ئەو ڕاستیەی نەشاردۆتەوە کە دەیەوێ حکوومەتی زۆرینە بنیاد بنێت لەو جارە کە ئەوە پێی وایە شێوەیەکی ترە لە کارکردن لە حکوومەتێکی زۆرینە کە ئەم پێم وایە ئەو مەسەلەیە تووشی کۆمەڵێک کێشەی ئالۆز دەبینەوە لە عێراق و ناتوانێت حکوومەتێکی سەرکەوتوو بینێتە پێش و ڕەنگە هەر لە ئێستاوە کێشەی زۆر گەورە دروست بێ لە عێراق و بە دووری نازانین کە کێشەکان لە پێشتر خراپتر ببێت. لەبەر ئەوەم پێم وایە ئەگەر بیانەوێت کە عێراقێکی تەبا، عێراقێکی ئارام بڕێوە بڕوا دەبێ مەسەلەی تەوافق بە بەردەوام حسابی بۆ بکرێ و بۆ ئەوەی هەموو پێکهاتەکان بتوانن شوێن و پێگەی خۆیان هەبێت لە ناو ئەو حکوومەتەی کە لە ئایندا دروست دەکرێت. بەڵێ کاک شەماڵ لە ئەگەری پێکهێنانی حکوومەتی زۆرینە جا تەمەنی ئەو حکوومەتە چەند دەبێت ئەگەر هات و حکوومەتی زۆرینە پێک هات؟ پێشبینی ئێوە بۆ پێکهێنانی حکوومەتی زۆرینە تەمەنەکەی چەند دەبێت؟ جارێ پێکهێنانی حکوومەتی زۆرینە هەر لە پێش پێکهێنانی کێشەی گەورە دروست دەبێت. ڕاستە دەتوانن حکوومەتەکە دروست بکەن و هەموو بڵێن وەکو حکوومەت
بەڵام بەدڵنیاییەوە کێشەی زۆر گەورە لە عێراق دروست دەبێت تەنانەت لەناو خودی پێکاتەی بۆ نمونە پێکاتەی شیعە لەناو خودی لایەنەکانی تر لەبەر ئەوە من پێم وایە بۆ هیچ لایەک گونجاو نییە بۆ خودی ئەو هێزانەی تریش کە لەگەڵ ڕەوتی سەردردان وەکو کورسی توانە ئەویان هەیە کە بڵێن حکوومەت تەشکیلکەن بەڵام بەدڵنیاییەوە ئەو حکوومەتە کێشەکانی هێندە ئالۆز دەبی کە ڕەنگە بە دووری نابزانم کە خۆپیشاندان و کێشەی زۆر گەورەتریش لە عێراق سەر هەڵبداتەوە. لە عێراقدا هێزی چەکدار و میلیشیا هەیە لە ئەگەری پێکەنانی حکوومەتی زۆری نەدا ئەوان چیان بەسەر دێت نەبنەجێ مەترسی بۆ عێراق؟ دیارە ئێمە ئەگەر تەمەشای پێکهێنانی حکوومەتی عێراق بکەین تەنانەت لەوەی کە ئێستاش لە بڵێن هەڵبژاردننی سەرۆکایەتی پەرلەمانی عێراقیش بۆ ئەنجومەی نوێنەران تەمەشا دەکەین ئەلەوێش من پێم وایە ئەجندای ئەقلیمی و ئەجندای وڵاتانی تر پێوە دیارە بە دڵنیاییەوە دوای تەشکیلکردنی حکوومەتێک بە ناوی حکوومەتی زۆرینە هەر یەکەیان بە پێی خواست و ویستی خۆیان دەکەونە کار و من پێم وانە بتوانن هیچ هێزێک لەو هێزانە لەو هێزە سیاسیانەی کە خاوەنی چەکدارن بتوانن کۆنتترۆلی بکەن ئللا یەک حاڵەت هەیە ئەگەر بیانەوێت مەسەرەن بۆ نمونە چوارچێوەی هاوپەیمانی چوارچێوەی هاوپەیمانیەکەی ئەو چوارچێوەیە بتوانن کارێکیان لەگەڵا بکەن و زۆرێک لە ئینشقاقات لە نێوانیانە دروست بکەن کە ڕەنگە بەو جۆرە بتوانن هەندێک بچنە پێشتر بەڵام بە دڵنیاییەوە ئەم چەکدارانە بە ئاسانی نیانە ژێرباری حکوومەتی عێراق بەو شکلێکە خۆیان دەیانەوێت چونکە هەر یەکەیان خواست و ویستی جیاوازیان هەیە و ئەجندای ئەملا ئەولاش کاریگەری بەسەریانەوە هەیە و ئێستا هەز دەکەم یعنی بە پێی هەندێک هەواڵ هەوڵی ئەوە دەدەن لەو چوارچێوەیە کە هەیە وەکو بڵێن هەوڵی ئەوە بدەن هادی عامری لەناو ئەو چوارچێوەیە دەربخەن بیخەنە ناو چوارچێوەی خۆیان سەدرریەکان هەوڵی ئەوە دەدەن بەڵام ئایا سەرکەوتو دەبن بە دڵنیاییەوە سەرکەوتو نابن لەبەر ئەوە من پێم وایە ئەو هێزە سیاسیەت چەکدارانەی کە لە عێراقدا هەن و بە تایبەتی شیعەکان زۆر ستەمە بتواندرێ کۆنتترۆل بکرێت کاتەبە بە شوازێکی تر پرسیار بکەین کاک شەماڵ ئەم هێزە میلیشیانە نابنەجێ مەترسی بۆ حکوومەتی زۆرینە یاخود بە شێوازێک لە شێوازەکان ئەوان ناتوانن کە چەکیان لێ بسەنەوە ئەگەر هاتوو حکوومەتی زۆرینە پێکات ئەو هێزە میلیشیانی کە هەن چەکیان لێ ئەستێنرێتەوە یاخود کۆتاییان پێهێنرێت خۆی بە پێی دەستوری عێراق ئەو ڕاستیە ڕوونکراوەتەوە کە نابێ هیچ هێزێکی چەکداری هەبێت غەیری ئەو هێزەی چەکداری کە سەر بە عێراقە بەڵام ئەو واقعی عێراقە واقعەکە لە 2023ەوە کە هاتۆتە پێش بەم شێوەیە هاتووە هەر یەک لەو هێزە سیاسیانە هێزی چەکداری هەیە و بە خودی هێزەکانی مقتەدا سەدریش هێزی چەکداریان هەیە و دیارە ئەوەکان لایەنەکانی تریش هەر هەم بە هەمان شێوە بۆیە زۆر زەحمەتە حکوومەتی عێراق بتوانێت کۆنتترۆلی بکە وەک چۆن کاتی خۆی هەوڵی ئەوە درا لە زمانی مالیچی کە کێشەی هەبوو لەگەڵ لایانی برێن ڕەوتی سەدر هەوڵی زۆریدا کە کۆنتترۆلیان بکە بەڵام نەیتوانی لەبەرەوە من پێم وایە ئەوانیش بە هەمان شێوە ناتوانن هیچ هێزێکی سیاسی چەکدار لە عێراقا بتوانن کۆنتترۆل بکەن تاکە ڕێگا ئەوەیە کە شێوەیەکی نەرمتر و حکوومەتێکی
بڵێن بەو شێوەی تەوافقی دروست بکرێت لە چوارچێوەی عێراقدا من پێم وایە ئەوەیان گونجاوترە و هەر یەکەیان دەتواندرێ بەو حاڵەتە ڕەنگە جۆرێک هاوکاری یەکتر بن بۆ ئەوەی کە لە چوارچێوەی هێزە چەکدارەکانی عێراقا شوێنیان و پێگەیان هەبێت. حکوومەتی زۆرینە بۆ عێراق و بۆ هەرێمی کوردستانیش بە تایبەتی چی پێ لە ئایندەدا گەر هات و دروست بێت تەشکیل بێت؟ حکوومەتی عێراق ئەگەر شێوەی زۆرینەی تێدا بێت دیارە ئەو حکوومەتە زۆرینەیە ئەوەی ئێستا کە هەیە لە نێوان سەدرریەکان و بڵێن سونەکان و هەروەها لە پارتی دیموکراتی کوردستان دەبێت. دیارە ئەو حاڵەتانە من پێم وایە کێشە بۆ ئەوە جگەلەوەی هیچ ناتوانێت خواستێک لە عێراقا بەدی بێنین شتێک بخینە قازانجی کۆمەڵانی خەڵکی کوردستان لە خودی کوردستانیشدا لە هەرێمی کوردستانیش کێشەکان ئالۆستر دەبن و ناتواندرێ ئەگەر هێزی سیاسی بە تایبەتی یەکێتی نیشتیمانی کوردستان پێگەی خۆی نەبێت بەدڵنیاییەوە ئالۆزیەکان لە کوردستانیش زیاتر دەبێ لە ناو خودی خۆشمان کەواتە نەبوو عێراق و نەبوو هەرێمی کوردستانیش حکوومەتی زۆرینە و بڵێن سوودی هەیە. وەڵا هەمیشە باز لەو کراوە کە دەبێت کورد و هەموو لایەنە کوردستانەکان بە تایبەتی لە پەرلەمانی عێراق جایەک دەنگ بنێک هەڵوێز بنێک لایەن بن کە بتوانن مافەکانی کورد بەدی بهێنن بەڵام لە ئێستا جاگەر هاتو حکوومەتی زۆرینە تەشکیل بوو بە هەمان شێوازی لە هەرێمی کوردستاندا حکوومەتی زۆرینە پەیڕۆکرا ئەو کاتە کورد چۆن دەتوانێت مافە سیاسەکان و مافە یاساکانی خۆی بەدەست بهێنێت دەتوانێت بەبێ هاوکاریکردنی یەکدی بیکات یاخود بە حکوومەتی زۆرینە ئەویش کار بکات بە هەمان شێواز دەتوانێت مافەکانی کورد بەدەست بهێنێت؟ لە کوردستان و لە عێراقیش بەردەوام مەسلەی تەوافق ڕاستترین و گونجاوترین بڵێن سیستەمە کە دەتوانرێت سوودی لێ ببیندرێت لە واقعی کوردستان و لە واقعی عێراقیشدا بەڵام ئەگەر هەوڵ بدرێ لە کوردستانیش بە هەمان شێوە پێڕۆ بکرێ بە دڵنیاییەوە ئاژاوە و کێشەی زۆر قوڵ لە چوارچێوەی کوردستاندا ڕوودەدا و کۆمەڵێک لەو خواست و ویستانە و کۆمەڵێک لەو دەستکەوتانەی کە بە دیمان هێناوە بە دڵنیایەوە لە دەستی دەدەین و ئاسانیش نییە ئەو وەزعە بێتە پێش چونکە دیارە هەر مەسەلەکە لە چوارچێوەی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان نییە بەڵکو هێزە سیاسیەکان زۆرن و هەوڵی هەر کاتێک نێوماڵی کورد جۆرێک لە ناتەبایی تێدا کەوت بە دڵنیاییەوە لایەنەکانی ئیقلیم لە هەوڵی ئەوە دەدەن ئەوانیش ئەجێندای خۆیان لە چوارچێوەی هەرێمی کوردستان و لە عێراقیشدا بەدی بێنن لەبەرەوە ئەوە من پێم وایە ڕێگایەکی نادروستە ئەگەر بیریشی لێ بکرێتەوە. بەڵێ لە ئێستادا عێراق بە کۆمەڵێک کێشەی سیاسی ئابووری و چەندین کێشەی دیکەدا تێپەڕ دەبێت حکوومەتی زۆرینە لە ئایندەدا دەتوانێت ئەم کێشانە بۆ عێراق و خەڵکی عێراق چارەسەر بکات؟ هەر کێشەیە کە لە عێراقدا هەبێت ئەوەل شت یەکەم شتێک کە پێویستە حکوومەتی عێراق بیگرێتە بەر ئەوەیە کە تەبایی لە ڕیزەکانی هێزە سیاسەکاندا هەبێت. هیچ هێزێکی سیاسی دەسەڵاتداریش بێ و بتوانێت حکوومەتیش تەشکیل بکە ناتوانێت سەرکەوتوو بێت ئەگەر لایەنە سیاسیەکان لە شوێن و پێگەی خۆیان تێدا نەبینەوە بۆیە من پێم وانییە حکوومەتی زۆرینە بتوانێت هەنگاوێکی ئیجابی بهاوێ لە چوارچێوەی خزمەتکردن بە خەڵکی عێراق و بە هەمان شێوە لە کوردستانیشدا هەمان واقعە. کورد لە چوارچێوەی پۆستەکانی عێراقدا پۆستە باڵەکانی عێراقدا تایبەتر باسی لێ بکەین پشکی خۆی هەیە مافی خۆی هەیە ساڵانە یاخود لە کاتی هەڵبژارنەکان جاو هەق و مافێکە بۆی دیاریکراوە دەیدرێتێت ئەم ساڵیش بە هەمان شێوە زەکاتی
تشکیلبوونی حکوومەتی نوێدا هەمان ئەو پۆستانی ڕابردوو ساڵانی ڕابردووی پێ ئەدرێتەوە ئەگەر هاتوو حکوومەتی نوێی عێراق دەست بەکار بوو؟ ئەو عورفەی کە لە عێراقا ناتوانین بڵێن دەستور نییە، ینی ئاسایەک نییە بۆ ئەم حاڵەتانە، بەڵام ئەو عورفەیە کە لە دوای 2005 گیراوەتە بەر وەک عورفێکی وەک ئەوەیە کە گیراوەتە بەر لە عێراق، دیارە ئەوە کارێکی باش بووە کە بەردەوام سەرۆک وەزیران بۆ پێکاتەی شیعە بووە و سەرۆکی پەرلەمان بۆ پێکاتەی سوننە بووە و سەرۆک کۆماریش بۆ کورد بووە و لە نێو کوردیشدا بەردەوام بۆ یەکێتی نیشتمانی کوردستان بووە و حەق ئێمە لەو مەسەلەیە ئەو زۆرێک لە تەوافق دروست بووە، ئەو تەوافقانە تێک نەدەین، بەڵام ئەگەر بەراوردی ئەو دەسەڵاتانە بکەین کە لە سەرەتادا کورد لە حکوومەتی عێراقا هەی بووە، ئێستا هەز دەکەین بەرەو کوزی بووە، لە سەرەتادا وەزارەتی زیاترمان بەدەست بووە، لە سەرەتادا کۆمەڵێک شتی زۆر گرنگ هاتوتە پێش کە حسابی بۆ کرابوو، نمونە مادەی 140 میزانیەکی تایبەتی هەبوو لە سەردەمی خواڵێ خۆشببوو مامجەلال تا 2012 ئەو میزانیەیە وابزانم 924 ملیۆن دۆلاری بۆ تەرخان کرابوو لە ماوەی 2006 تا 2012. ئەوە تەمەچا دەکەین ئێستا مادەی 140 هیچ میزانەیەکی نییە. جگەلەوە ئێمە هەوڵەکانمان دەبا خزباگەر بۆ ئەوەی بەرنمەیەکمان هەبی بۆ ئەوەی لە پاڵ ئەنجومەنی نوێنەران ئەنجومەنی فێدرالیەکەش کە بە پێی دەستور هەیە و ئەنجومەنی نوێنەران بۆی هەیە کە یاسای تایبەتی بۆ دەربکات و بە دوو لە سەسێ پەسەند بکرێ. بەڵام بەداخەوە ئێمە یەکێک لەوانەیە کە سوودمەند دەبوو تێیدا ئێمەین، بەڵام بەداخەوە تا ئێستاش هیچ هەوڵێکی ئەوە نەدراوە. جگەلەوە هەوڵی ئەوە نەدراوە مادەی 140 هەنگاوێک بچێتە پێش دەبواە لە 2007 کۆتایی بێ بهات بایە، بەڵام تەمەشا دەکەین هیچ هەنگاوێک نەهاویشتراوە بۆ ئەوەی کە چارەسەرێکی ڕاستەقینەی بۆ بدۆزرێتەوە، بەداخەوە کە ئەوەش خەلەلێکی گەورەیە بەهۆی ئەو ناتەبایی کە لە خودی خۆماندا هەیە. دیارە هیچ کاتێک لایەنەکانی تریش هەوڵی ئەوە نادەن، لایەنی تری غەیری کورد هەوڵی ئەوە نادەن، بەڵکو کێشەی بۆ دروست دەکەن، هەوڵی ئەوە دەدەن کە ئەو مادە دەستوریە هەر لە کار بکەوێت. لەبەر ئەوە ئێمەی کورد کە خاڵی هاوبەش زۆرە لەسەر ئەو خواستانەی لەگەڵ عێراقا هەمانە، چ پارتی دیموکراتی کوردستان بی، چ یەکێتی نیشتیمانی کوردستان بی، چ هەموو هێزە سیاسیەکانی تر، خاڵە هاوبەشەکانمان زۆر زیاترە لە خاڵە ناتەباکان. ئێمە دەبی هەوڵی ئەوە بدەین خاڵە هاوبەشەکان گەشتر بکەینەوە و خاڵە ناتەبایەکان بتوانین کۆنتترۆلی بکەین و بۆ ئەوەی بتوانین ئەو خواست و بیستانەی هەمانە لەگەڵ عێراقا بەدی بێنین و بەرنمەیەکمان هەبێ بۆ ئەوەی ئەو شتانەی کە لە دەستور پێمان ڕەوادی تراوە هەر ئەوانە جێبەجێ بکرێت کە زۆری لەو مادە دەستوریانە جێبەجێ نەکراوە کە کورد زۆر تیادا سوودمەند دەبێت. بەڵێ وەک دەزانین کە هەژمونی یاخود کاریگەری وڵاتانی ئیقلیمی بەردەوام لەسەر عێراقدا هەیە. حکوومەتی زۆرینە ئەوان ئەگەر هات و پێک هات ئەوان ئەشکالی لەسەر دروست ناکەن، خۆ بە شێوازێک لە شێوازەکان ڕازی دەبن بە حکوومەتی زۆرینە لە عێراقدا ئەگەر پێک هات. من پێم وایە ئەو کێشەیە ئەوەلی بەر لە هەموو کەسێک کێشەی خودی عێراقیەکانە، کێشەی خودی عێراقیەکانە کە دەبێ بیر لەوە بکرێتەوە کە حکوومەتی زۆرینە و ئەو حکوومەتە زۆرینەی کە دروست دەکرێت کێشە لە خودی خۆیدا دروست دەبێت. دەبێت حکوومەتێکی تەوافقی بی بۆ ئەوەی بتوانن ئەو خواست و ویستانەی هەموو پێکهاتەکانی عێراق بە
کورد و نەتەوەکانی تر و بە هەروەها بە پێکهاتە ئاینیەکان هەمویان ئەو خواست و ویستانەی کە هیانە بتوانن لە چوارچێوەی عێراقا جێبەجێ بکەن بەڵام ئەگەر هات و ئەوە نەکرا دیارە ئەجێندای وڵاتانی تریشی تێدەکەوێ و کێشەکان زۆر ئالۆز دەبێت چونکە هەر وڵاتێک و هەر لایەنێک و لایەنە ئیقلیمیەکان هەر یەکە خواستویستێکی هەیە ئەوە دەیەوێ ئەو خواستویستانەی خۆی پێدا جێبەجێ بکات لەبەر ئەوە دەبێ ئێمە هەوڵی ئەوە بدەین کە جارێ حکوومەتێکی زۆرینە دروست نەکرێ حکوومەتێکی تەوافقی بێ لە عێراق و ئەگەر هاتو حکوومەتی زۆرینەش دروست کرا ئێمە لە کوردستان هەوڵی ئەوە بدەین کە جارێ بڵێن خۆمان ڕێک بخەین کە بەداخەوە ئێستا لە حاڵەتێکی زۆر نەخوازرا و داوە لە حاڵەتێکە کە بەداخەوە ڕۆژێک تەباین و دەڕۆژ ناتەبا ئەو واقعێکی زۆر خراپی بۆ هەرێمی کوردستانیش دروست کردووە کە لەبەر ناتەبایی و ناکۆچیەکانی نێوان ڕیزەکانمان نەمانتوانیوە بە هیچ هەوڵێک بدەین بۆ ئەوەی ئێمە تەنها ئێستا هەموو خواست و ویستی حکوومەتی هەرێمی کوردستان بۆتە ئەوەی کە 200 ملیارەکە دێیان نایە ئایا خواست و ویستی کورد تەنها 200 ملیارەکەیە کۆمەڵی خاڵی زۆر گرنگ هەبووە من بەبیرم دێت کاتی خۆی لە سەرەتای تشکیلی حکوومەت کە حکوومەت ئەوەختە جعفەری بوو بە سەرۆکاتی حکوومەتی دەکرد دوای ئەوە بەڕێز مام جەلال خوالی خۆش بێ کۆمەڵێک خواست و ویستی خستە لە چوارچێوە بۆ ڕێکەوتن لەگەڵ شیعەکان خستێت بەرچاویان بۆ ئەوەی کە حکوومەتێکی دوای جعفەری حکوومەتێکی تر پێک بێت. بەڵێ زۆر سپاس بۆ شەماڵ عەبدوڵڵا چاودێری سیاسی زۆر سپاس بۆ ئامادەبوون.